Asta. Asta. Brożurek. Korakette geryaleg و باوکم لە من تێناگا ئیتر قسەکانی دای کیشم هیچ کاری تێناکا ئیتر وەکو پێشتر خوشکێکێمی خۆش ناوێ باوکت تکایە وەکو پێشتر هەرسوو کردکە تاوێ کوڕەکە خۆی لە ژینێکی پوچ دەژیا تێکەڵاو بوو بە بوونی دنیایەکی ناشیا و ڕۆژ قمار و نێرگەڵە شاو بە دوای نێوگەڵە نەیدەزانڵی دنیا دایک زەرەنمەندە لەم شەڕە کچی ماڵەوەش کە دەبێ بمێنێ بێبەرە تێکەڵێک لە فەلسەفەی دنیایەکی بێهەڵا بەڕێز دادوەر هەمووی خەتای ئەوان بوو من بێگوناهم دەبینی باوکم خۆی ڕوویش دایکم خۆی مرد خوشکە شیرینەکەم خۆی لە ژووردا هەڵواسی ئەمانەی دەگوت و چاوەکانی تەر بوون ئەو کوڕە بێگیانە لە ژووری ساردی دادگا ڕستەیەک لە ئەو ڕستەیەک لە دادوەر هەموو کردەوەکانی ڕوندەکا بێ شەرم هیچ نەماوە بۆ دۆڕان دەرفەت نەماوە بۆ گۆڕان دانیشتووە سەر لە ژێر بێگیانە وەک تەرم دەیگوت چارە سەرم دەوێ بۆ ئەم کارە ساتە ئەگینا باسی مافەکانی مرۆڤ لە بەرم پێدا چوونەوەیان دەکرد بە هەموو ژیانی لە ژێر گوشارێکی مەرگ بار بوو هەموو گیانی شارەکان لەسەر چی بوون باسی چی بوو هیچ قەت هەڕەشە کرد لە باوکت یاخود چەکت پێ بوو لێرە نووسراوە بە مانگ دیار نەدەبوو چاو کاتانە لەکوێ بووی خەریکی چی بووی هەموو بێدەنگ بوون چاوەڕوانی وەڵام بوون ئەویش سەیری دەستی بەستوویل کرد دەستی پێ کرد بەڕێز دادوەر ئەم قسانە بێسوودن هەڵاتە نەکانم لە ماڵ تاوانی سووکن جاری وا بوو خوشکم بە هەفتە خۆری نەدەدی لە هەموو تەمەنی تەنیا زیندوو بوو نەدەژی ئەو کات تۆ لەکوێ بوو تاکو ببینی دەردی ئەوانەی کە هیچ کار شایەنی دەرد نەبوون جاری وە هەیە دەڵێم خەتا لە کولتورە ئافرەت وەک ئێمە لە مافی هێز دوورە بەڕێز دادوەر هێزم بەقەدەر خۆم بوو تەنیا توانیم سەری خۆم لە ژێر ئاو دەربێنم دادوەر چەک و چەکی کێشە بە مێزەکەی بێدەنگ بمێنە بابەتەکان بەشێوێنە بشووی گوەردەگرین و دووبارە دێنەوە بابەتەکان دەخوێنین و دیسان پەیدا دەچینەوە پێس وەکو ئەو لە ئەو تێناگا چاوەکانی پێری پێر پێس وەکو ئەو لە ئەو تێناگا دڵی ئەو پێری پێر پێس وەکو ئەو لە ئەو تێناگا دنیای پێری پێر کەس وەکو ئەو لە ئەو تێناگا میشکی پێری پێر بەدەنگی چەکوچی دادوەر دانیشتن دەستی پێکرد گیانی دەلەرزی باڵام کی هەستی پێکرد ئەو تاوان بارە لێرە زمانی کوردە تەنیا دەبێ گوێ گرێ بۆ شایەکان پێرکە شوورەکە پڕە لە پیاوانی یاسا ئاسان ناتوانم بڕیاردەن لەسەری یەکێک دەیگوت سزای توندی هەیە ئەم کارە تاکو کەس فێری کاری ئەوانە بێ دووبارە دەبێ پێمان بەڵێ باوکت لەکوێیە تاکو ئەو نەبێ تەنیا تاوان باخ تۆی گوێ گرە ئەمەزان جاری نوێیە پارەیەکی زۆری بردووە لەگەڵ خۆی کۆڕەکە تەواوی گیانی سەر بوو چاوی لە فرمز پێر بوو دەرونی پەر لەگێر بوو ئێستا دەزانێ بۆچی گیراوە لێرە یەکێشەکە لەسەر پارەیەکێ بە دوای چارەیە لە بۆ دەیان هەزار خێزانی تر وەکو ئەو کە ژیانیان تەنانە تاڵۆ سەر لە تەونە کۆڕەکە دیدی گۆڕە تەنیا بە چەند خولەک لە بەرامبەر هەرچێکی حەقیقەت و خەونە دیدی گۆڕا لە بەرامبەر بە دنیا لە بەرامبەر بە یاسا و لە بەرامبەر مەماف ئێوە لێرە بەرگاردن لەسەر ژیانی من دەتان هەوێت لەسەر کۆمەڵگە لاوەن زیانی من کام لە ئێوە لە ژیانی تەوانی نەکردووە باڵگەی پاکی خۆی بێنێ بۆ من بە دەنگی بەرز دەڵێ من بێتاوانم لە ڕووداوەکانی خێزانی و تەواوی پارەکان من کە هەموو کەسم لە دەست و ئیتر بۆم گرنگ نییە چین بەسەر بێ بە نەفرەت بێ سان چەکوچی دادوەر ژوورەکەی بێدەنگ کرد یاسا بێنی هێناوەتە لێرە بێدەنگ بە ڕێگان ئادەم 10 ساڵ خۆر ببینی ڕێگان ئادەم 10 ساڵ ڕەنگی خۆر ببینی دیسان چەکوچێکی کێشا بە مێز بیبەن گەر نەهات ڕاکێشم بە هێز کۆڕەکە هەموو ژیانی لە پێچاوی تێدا پارەی پێکەنینەکانی خوشکی قسەکانی دایکی تەواوی باڵێنەکانی لە بۆ خۆشەویستەکەی ڕاکردنەکانی خۆی جنێوەکانی باوکی هاوڕێکانی کە بێ ئەمەگ و بێوەفا بوون لەو کاتە تەواوی دنیا دژی ئەو بوو دەیان برد و ئەویش بە هەوارەوە دەیگوت کە هیچم نەکردووە بەرمدەن واز بێنن